کە دێتە بەردی دەی خەیاڵم لەسەر مێزێکی ڕازاوە لەگەڵ تەقۆیەکی تیژە خەڵکمان کراوە بە کێک و دانراوە ئەنقەرە بێکەنێت و واشنگتۆن درۆ کات و مۆسکۆ سەرە لەقێنێت و واشنگتۆن حەزی لە پێکە و ئەنقەرە حەزی لە کێکە و مۆسکۆش خەیاڵی ڕۆشتووە و وازیەکە جوڵە بە میزەڵانێکی ڕەنگاوڕەنگی گازیەکە ئەیانەوێ فوو لە مۆڵ و چارەنووسی ئێمە بکەن وازانن وا ئاسانە خاکی ئێمە چەند گەڵەکە ئەوەندەشی گۆڕستانی شەیدانە مێژووی ئێمە چی تێدایە جگەلەوەی سەر لەبەری هەر شەڕش و بەرخودانە شێرکۆ لە شۆی یەک شەو ئەو پێنووسەم بەرەوە ئەمرم بەرە بڕوا کە هێشتا زوو بوو بۆ سەفەرە ئەم ڕۆژانە تاویچی بێنەوتووی کە هەڵدێ لە ڕۆژهەڵاتەوە تیژە تیشکێ نەهاتووە بەلاتەوە هیچ هەواڵێکت پێ بڵێ یاخود دڵت بداتەوە ئەو نامەیە کە بە کوردی ناردت بۆ خوا گەیشتبوو وەک بزانی ئەو پرسیارانە قاچاغن یا توانی تۆ هەر لە پارکی ئازادی یا سەرت داوە لە سەیوان ئەم ماوەیە وەک بزانی چیت بیستووە لە شەیدان تۆ ئەزانی دوای کۆچی تۆ چی مینی درۆی و ئێم بوو بە قاچی مناڵی کوردا تەقینەوە منیش هیچم پێ نەوترا و منیش هیچم پێ نەنووسرا بەم دڵە پڕبرینەوە تۆ ئەزانی ئیمانیان کوشت ئەزانی محەممەد سووتا لە ڕۆژاوە چەند ڕۆژێکە هاوارەکە و ئاسمان گوێیەگرێ لە تاوە ئەوە ئێستا لای تۆ کێ بە کاتی خۆڵ لێرە بە کاتی ڕۆژاوە سەعات ژانە مانگ گریانە ساڵی درۆی هاوپەیمانە گشت چرکەیە چرکەی چەقۆ لە پشدانە لێرە ڕۆژی خیانەت و بەجێهێشتنی شەڕانە لەدایکبوونی درۆیە و موم سوودانی جەنگی ئێمە و کێکی سەر مێز کوردستانە ئاگر بۆ دەرونی ئێمە و نەوتەکەشمان بۆ تورکانە من ڕقم لە هەواڵی درۆ و وەرین و خەزانە بەڵام نابێ نەیزانی ئەم هەواڵانە تۆ ژەمانە بگێڕەوە بۆ گۆڕستانی چراکان لەگەڵ نالی پەیامێ بنێرنەوە بۆ براکان بڵێن یوسف منێنە چاڵ پێیان بڵێ دامەنیشم بەبێ خەیاڵ پێیان بڵێ کەسیان مەڵێ ناگرە سوورە لە خەڵ دوورە پێیان بڵێ بۆ هەموومان یەک ئاگرە و یەک تەنورە وا نەزانن ئەمە دوا کۆچی شەڕبانە وا تێنەگەن لەوێن دەرێ تەواو بووە ئەم داستانە ئەوان سرەوتن نازانن لە چیانە پارتیزان و گەریلانە ئەم شەو لە چاوی دوژمندا خەوسەڕانە هەڵۆدانەی جێ ناهێڵێ و هەر دێنەوە شەیدانیش گوڵاڵەی سەرم خاکەن و ئەڕوێنەوە سەرێکانی شینی ناوێ گرێسپی چۆکدانانێ
بڕوانە چاوی کۆبانە لە ئایندەی دوورە ڕوانە. هیچ سوڵتانێ لەم دنیاە بە بێژنگێ بەری خۆری پێ ناگیرێ چۆن ئەتوانێ. با ئەمڕۆ سوڵتان و سەلیم هاوپەیمان بن، هەموو دژی بەرخودان بن. لێمەی کوردیش لە پشتێکین، هەموو یەک باز و مەچەکین. دڵنیا بن لەم جیهانە کوردێک و چیایەک مابن تێرخەو نابن. وا نەزانن ئێمە مردووین بۆ گۆڕیانە ئەو خاکەی کە لێیان بردوین. خۆدایەکیان شەڕبانێ ما مەگەر شەهید بێ بکەوێ، وەک دار بەڕووی کێوەکانە و تەنها مەگەر چیا ڕابگرێ بنەوێ. لە بەفر و بارانە، لە تووش و ڕەهێڵەی زستانە، ئەوان تینی گەرمان لە گیانە. لە گەڵەی هاویندا ئەوان وەک پێشمەرگە فێنکی دڵمانن، لەسەر سنگ گوڵمانن. خۆوە خوێن نییە دایەکیان، خۆوە خوێن نییە دایەکیان لە لەپی ئەو کچە شەڕبانە. خەنەیە ئەوە گریان نییە لێوی یەکرۆژەیە، هیزەر بە خەنەیە. دایەکیان یەخەت دامەدڕێنە، تۆ کوردی سەڵێ ئاو لە دویان بڕژێنە. ئەوان ڕووناکین و هەر بەرە بەیانێک کە چاوت هەڵدێنی لەلاتن. شەوێکی تارومار ئەیبینی لە دەستا چراتن. دایەکیان ئارام بە، هەرگیز ئەستی باڵدار ناگلێ. کەی خۆی چەماندووە کورد بۆ زۆرە بلێ. ئەوانەی ئەلەرزن دەربار و پێخۆرن، لە ناو گەلی ئێمە چاو لەژێر کەی زۆر.